ما خانووکەین براکەم بوو براکەم خانووکەی ڕووخا هەر ڕووخا سڵاو لێ بێدایم کاتەوە باش خێر بەنیاخوا سەر چاوم کاکە بە ڕێزی دەستماشەکەم پێم بڵێ چی و زەرەر و زیان بەرکەوتووە تو وەڵی پێنج سەر وڵاخم ئەلێرا خنکاوە باش دوو ڕوو سێ چوار بەرخم خنکاوە عنی من ماڵەکەی خۆم زیاتر ماڵی تر زیادەم نایە ئەوانەی خۆم کە خنکاوەرەوە نەمەوێتەوە گەلێ منونی ئەو کەناڵم ئەگەر شتێکمان بۆ بکەن خێرانەگەیە تا ئێستا هیچ بوو نە نەکراوە بەو خوای تا ئێستا وەکو هیچیان نەداوە پێم بە قورئان هیچیان بە من نەیاوە ئەنی وەکو قەرەبووی مانگەکان هیچ شتێکیان نەیاوە بەڵێ تۆماریان کردو بووم یعنی گوتیانە بۆ قەرەبووتان بۆکەن شتیان وەرەقەشتیان وەڵی تا ئێستا هیچمان نەبینیوە هیچیان بۆ نەکردووی ئارە بەو خوایەکەمە ئەنا خۆ ینی بڵێم نەهاتوون درۆ ناکەم هاتوون من لە ماڵەکەی خۆشم زیاتر ماڵی زیادە قەت نانووسم ماڵەکەشتە ناویتی چووە ما خانووکەی براکەم بوو براکەم خانووکەی ڕووخا هەر ڕووخا ئێستا ئیتر باڵن بە قساڵن بۆتانەکەنەوە بەخوا ئێستا بە لە حساب خۆیەوە تا خەرکە خانووکەی بن ئەساس و شتەکەیەکە لێ بگەشتات بیاندا پێمان شتێکیان بدا پێمان بەو خوایە تا ئێستا هیچیان نەداوە پێمان وەکو یعنی مەگەر خزم کەسی خۆمان ناو هاتی بیانی 100,000 50,000 کی دابێتە ئەم یعنی پێمان کەچکم هیچمان بۆ دەرنەچوو بە پای پەتی بەسەر ڕووتی دەرچین ئیتر بەو خوایە وەکو کۆمەکی هیچ شتێکیان بۆمان نەکردەوە خواردنیان هێنا بڵێن نەهێناوە زەخیرە و خواردن هاتووە وەڵام ماڵەکەتان ڕووخاوە ئەو سەرمەڕ و جۆرەگە ئەمانەشتان هەبوو ئەو شتیاچوە بەس خۆمان بەسەڵتی شکر لە خوا بەزیادی حەمد و سەنا بۆ خۆمان دەرچی بەو خوایەکەم تا ئێستا هیچیان نەداوە پێمان داوایان والله داواکەم لەو ئەم حکومەتە و لەم خەڵکە کە وەکو کدایانە بۆیان داین بێن کردوین بماندنێ ئێمەش لەم کاتەیە خۆتەزانی کە هیچ بەچی بەدەست بەمانەوە نەماوە ماڵەتەکەش نەماوە بیفرۆشین کە خانۆکەشمانی بکەینەوە چای پێکەکەینەوە باوەڕکە ئێستا من خۆم قەرزم کردو ملیۆنێکم قەرز کردو بۆ ئەو خانووە کە بن ئەساسەکەی لە تاوە بەشیش کرد وتم با نەتەقی ساڵێکتر هەم نەڕوخێتەوە من یعنی تەمەنم خۆم 50 ساڵ هەتا ئێستا لافای وام نەبینیوە بەتەمە ئەم لافاوەش نەبووم کە ئاوام بەسەر بێ ئێتر قەراری خوای حەمد و سەنا بۆ خوای گەورە